قەیرانی بیمەی کۆمەڵایەتی و سندوقەکانی خانەنشینی لە ئێران. ناڕەزایەتی خانەنشینان لە ناوچە جۆراوجۆرەکانی ئێران دوای وەستانێکی کورت لە ماوەی شەڕی 12 ڕۆژە و 1-2 هەفتە دوای ئەو شەڕە کە کۆمەلگا لە شۆکی ئەو شەڕە هاتە دەر سەر لە نوێ دەستی پێکردەوە. کەمتەرخەمی بەرپرسانی دەوڵەت سەبارەت بە داواکاریە ڕەواکانی خانەنشینان هەروە بەردەوامەوە لە ڕاستیدا پشتگوێ دەخرێن. بەم هۆیەوە دروشمی خانەنشینان چوارچێوەی داواکاریە پیشەی یەکان تێدەپەڕێنێ و لە کۆڕ و کۆبوونەوە ناڕەزایەتیەکاندا دروشمی دژ بە سزای ئیعدام و ئازادی زیندانیانی سیاسی و کۆمەڵێک داواکاری گشتی دیموکراتیکی تریش بە داواکاریە تایبەتەکانی خۆیان زیاد دەبێت. بیمەی کۆمەڵایەتی و لەوانە موچەی خانەنشینی لە زومرەی پایەی بنەڕەتیەکانی چاودێری کۆمەڵایەتیە لە سەرجەم ئەو وڵاتانەی کە لە ڕێگەی دەستەبەرکردنی ئەمنیەتی دارایی و کۆمەڵایەتیەوە یارمەتی چین و توێژە لاوازەکان بە تایبەتی کرێکاران و هەژاران دەدەن. نەبوونی بیمەی کۆمەڵایەتی نەک هەر کاریگەری لەسەر داهات و بژێوی کرێکاران هەیە، بەڵکو دەستڕاگەیشتنیان بە خزمەتگوزاریە پزیشکی و تەندروستیەکان سنووردار دەکاتەوە. ئەم دۆخە بۆتە هۆی زیادبوونی کێشە تەندروستیەکان و دابەزینی کوالێتی ژیانی کرێکاران. لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامی زۆرێک لە کرێکاران و چین و توێژە هەژارەکانی کۆمەلگا بە هۆکاری جۆراوجۆری وەکو کار و پیشەی نافەرمی تۆمار نەبوون لە سیستەمی بیمە و یان بێکاری. لە پاڵپشتیە بیمەیەکان بێبەشن. بێبەشبوونی ئەم توێژە لە ئیمکاناتی بیمە دەبێتە هۆی نەبوونی ئاسایشی کۆمەڵایەتیەوان لە کۆمەلگادا. بێکاری و هەژاری و نەبوونی ئاسایشی کۆمەڵایەتی دەتوانێت ببێتە هۆی زیادبوونی زیانە کۆمەڵایەتیەکانی وەک تاوانکاری و ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان و پەرەسەندنی تونند و تیژی لە کۆمەلگادا. بەڵام ئێستا قسە لەسەر توێژێکی کۆمەلگا دەکەین کە بەڕواڵەت سندوقەکانی بیمەی کۆمەڵایەتی دەیانگرێتەوە. سیستمی بیمە کۆمەڵایەتیەکان بەهۆی کەمی سەرچاوەی دارایی و بێتوانایی لە دابینکردنی داواکاری و ئیفلاسی سندوقەکانی بیمە و خانەنشینی بۆتە قەیرانێکی جددی. ئەم دۆخە ئاسایشی کۆمەڵایەتی و ئابووری کرێکاران و چینە لاوازەکانی لەگەڵ مەترسیەکی جددی بەرەو ڕووکردوێتەوە. چاوخشانێک بەسەر هۆکار و سەرچاوەی ئەو قەیرانە ڕەهەندە ڕاستەقینەکانی ئەو کێشەیە ئاشکرا دەکات کە خانەنشینان وەک بەشێک لە بیمەکراوان هەموو هەفتەیەک بەو هۆیەوە دێنە سەر شەقامەکان. سیستمی بیمەی ئێران بەگشتی لە 17 سندوقی خانەنشینی پێکاتوە کە 4 سندوقی سەرەکی و 13 سندوقی تایبەت و پیشەیی لەخۆ دەگرێت. سندوقە سەرەکیەکان بریتین لە ڕێکخراوی دەستەبەری کۆمەڵایەتی کە خاوەنی گەورەترین سندوقە و نزیکەی 46 ملیۆن کەس لەژێر چاودێری ئەو سندوقەدا. سندوقی خانەنشینی جووتیاران، سندوقی بیمەی کۆمەڵایەتی جووتیاران و گوندنشینان و عەشایرەکان و هەروەها سندوقی ڕێکخراوی ئاسایشی کۆمەڵایەتی هێزە چەکدارەکان. لەم نێوەندەدا ڕێکخراوی ئاسایشی کۆمەڵایەتی بە پێچەوانەی سندوقەکانی دیکەوە بە پێی یاسا و ڕێساکەی وابەستەی بودجەی گشتی نییە و داهاتەکەی لە حەقی بیمە دابین دەکرێت. میکانیزمی پێدانی حەقی بیمە بەم شێوەیە: 7% لەلایەن موچەخۆران، 20% لەلایەن خاوەنکار و 30% لەلایەن حکوومەتەوە دەدرێت. بەڵام بە گوێرەی سەرچاوە حکوومیەکان نزیکەی 40 ساڵە دەوڵەت پشکی خۆی بۆ سندوقە نەداوە. هەروەها هەندێک لە خاوەنکاران لەوانە سپای پاسداران وەک گەورەترین خاوەنکار لە ئێران بە 1000 فێڵ و فری و خۆیان لە پێدانی پشکەکەیان دەدزنەوە یان بە نیوە و ناتەواوی دەیدەن. بەڵام ڕۆڵی دەوڵەت لە ئیفلاس پێهێنانی سندوقەکان هەر بەوە کۆتایی نایەت. دەوڵەت و سپای پاسداران لە برێوەی پشکی خۆیان بدەن، پشکی کۆمپانیا و کارگا زەرەرمەندەکان بەو سندوقانە دەفرۆشن. هەر بۆیە لە ڕاستیدا بەشێک لە سرمایەی سندوقەکانی بیمە لە پێناو قەرەبووکردنەوەی زیانەکانی ئەو کۆمپانیایانەدا بەکاردەهێنرێت کە خۆیان لە لێواری ئیفلاسدان. قەیرانی سندوقەکانی کە خانەنشینی و بیمە قوڵ و فرەڕەهەندە. ئەم قەیرانە ڕەگ و ڕیشەی لە دەیان ساڵ دزی و گەندەڵی دەوڵەت و خراپ بەڕێوەبردن و جێبەجێ نەکردنی ئەرکەکانی دەوڵەت بەرامبەر بەم سندوقانە و ئیفلاسی ئابووری و کۆمپانیانەدایە کە ئەم سندوقانە و بەرهێنانیان تێدا کردووە. ئەم قەیرانە نەک هەر هەڕەشەیە بۆ سەر ئاسایشی ئابووری ملیێنان کەسی بیمەکراوە و خانەنشین،
بەڵکو تەواوی داهاتووی سیستەمی ئاسایشی کۆمەڵایەتی ئێران دەخاتە مەترسیەوە. بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانەی کە تا دێت زیاتر پەرەدەستێنێ، گرتنە بەری کۆمەڵێک ڕێوشوێن پێویستن کە ڕژیمی کۆماری ئیسلامی بەهۆی ئەو قەیرانە سیاسی وابوریانەی کە تێیدا گرفتار بووە نەدەیەوێت و نەدەتوانێت جێبەجێ بکات. ئەگەر دەوڵەت و سوپای پاسداران وەک گەورەترین خاوەنکار بە پێدانی بەردەوامی پشکی خۆیان بە سندوقەکانی بیمە پابەند بوونایە و ئەو پارەیە بە شێوەی کاش هاتبایەتە ناو ئەو سندوقانە نەک بە شێوەی ڕادستکردنی پشکی کۆمپانیاکان، ئەگەر سندوقەکانی بیمە و خانەنشینان لە دوای خاوەندارەتی و بەڕێوەبەرایەتی ناوەندە ئابووریە زەرەرمەندەکان ڕزگاریان بووبیایە، ئەگەر نوێنەری کرێکار و خانەنشینان بەشداری بڕیارەکان بۆیان و سەرنجام ئەگەر ئەو بنەمایەیان قبول کردبووایە کە سندوقەکانی بیمە دامەزراوەیەکی کۆمەڵایەتین نەک کۆمپانیای بەدەستێنانی قازانج، ئەوا دەکرا بیر لە ئەگەری کەمکردنەوەی یان چارەسەرکردنی ئەم قەیرانە بکرێتەوە. بەڵام قەیرانی ئاسایشی کۆمەڵایەتی لە ئێران بەشێکە لە قەیرانێکی قوڵتر و فەرەڕەهەندی کە چارەسەرەکەی تەنیا بەنەمانی ئەم ڕژیمە لە گۆڕەپانی سیاسی ئێران ممکن دەبێت.